لەناو قەرەباڵەخی و ژاوەژاوی ژیان بەرنامەی چاکە بە دوای ئەو نیگەیانەدا دەگەڕێت کە دڵێکی شکا و تێیدا خۆی حەشارداوە. ئێستا لە هەولێرین، ئەو شارەی ئامێزی بۆ هەمووان کردوتەوە. لەم سەردەمەدا کەمتر دڵەکان ئاگایان لە شکاندنی یەکترە و ژیان بەم چەشتە سەرخاڵی کردوین. دەمانەوێت هەمووان بەنیگای لێبوردنەوە لە یەکدی بڕوان و بەرگی ڕێز و خۆشەویستی لەبەری یەکدی بکەن و لاپەڕەیەکی ڕوون و ڕەوان هەڵبدەنەوە. لە بازاری شاوێسین. لەم بازارەدا هەمووان هاواری پەیداکردنی پاروێکی حەڵاڵ دەکەن. هەمووان بە خۆشەویستیەوە لە یەکدی دەڕوانن. هەنگاو دەنین بۆ لای دوو ئامۆزا کە لە کەسابەت و پەیداکردنی نانی ڕۆژانەیان تەنها چەند هەنگاوێک لە یەکدی دوورن و دراوسێ دوکانن. ئەم دوو ئامۆزایە ماوەی 2 ساڵە دڵیان لە یەکتری ترازاوە و سڵاو و نیگای دراوسێتیان هەڵگرتووە. دەچین بۆ لای کاک عەبدوڵڵا کە ماوەی 2 ساڵە قسە لەگەڵ کاک ئاسۆی ئامۆزایدا ناکات و کاک عەبدوڵڵا هەر خۆی دڵی کاک ئاسۆی ڕەنجاندووە. ئەمڕۆ ئێمەش هەوڵی لەگەڵ دەدەین کە خۆی دەست پێشخەر بێت و بە لێبوردەیی و ئامێزی خۆشەویستیەوە بچێتە حزوری ئامۆزاکەی. خواڕستت بە چۆنی؟ خواڵ باشە؟ مام عەبدوڵڵا تەواوە؟ بزانم عەبدوڵڵا ئێستا دەیزانی چەندێکە لەم بازارە ئیشەکەی؟ وڵای 5 ساڵ. 5 ساڵ. خۆت هەر لێرە دایکبوویتە لەم بازارە؟ لێرە شاز دایکبووم. ئەی کار و کەسابەت چۆنە؟ بەخوای بەزیاد هەیبینێت. کەسێکی شوکرانە دیاری؟ ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوا. ئەی لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی وا بڵێ؟ ئەیش باش انشاءالله. هەموو ساڵێک بەڕۆژوە بی؟ هەردەم خوا دەڕۆژ. باش. چی شتێک گرنگە لە مانگی ڕەمەزانە جگەلەوەی کە کەسی موسڵمان دەبێت بە ڕۆژوو بێت و با بڵین خۆی بگرێت لە خواردنەوە شتانە؟ چی شتێتر پێویستە بیکات مرۆڤ لە سەرێتی لەو مانگەی؟ بەخوا کابراگەل برا لەگەڵی برا قسەی نەکات قسەی نەکات هاش بتەوە باش لە مانگی ڕەمەزان. ئاش بێت. جا تۆ برادەربی هەر کەسێک. باش. دیارە نیەتی دڵەدەوەیە دەزانی بۆچی هاتووی؟ نا بۆ سەر بەخۆی بێ دەبی کابرا مرگە موسڵمانە چ موسڵمانە پێک بێتەوە. ئێمە بە پێ زانیارانی کە هەمانە لەگەڵ ئامۆزایەکی خۆت نزیکی تۆیە چەند هەنگاوێک دوورن لە یەکتریەوە؟ قەسابە لێرە. ناوی کاک ئاسۆیە؟ بەڵێ. پێم وابێ نزیکەی 2 ساڵە بێ قسە ناکرد. باش. گرفتەکەدان لەسەر چی بووە قسە ناکرد؟ قسە لێ قسە لێ لە قسەکردنی 2 ساڵە مرحبا یەکتری ناکەن؟ ئەی کەسێک ناتوتە نێوانتان واتان لێ بکە کە بتوانن خۆشتان دەست پێشخەریتان نەکردووە؟ سڵاوێک شتان نەکردووە؟ زیرانیشن لەیشە زیرانی. زیرانیش؟ باش. ئەگەر ئەمڕۆ مداوێک لێ بکەین بڵێن پێناو خوای گەورەیە، یعنی ئینسانە بێ لێبوردە بێ لە مانگی ڕەمەزانە و یعنی تۆ خێرێک دەکەی دەهێندە حسێبە بۆ تۆ. ئەتوانی ئەمڕۆ لێبوردەبی؟ بەڵێ. مەجاڵی وتیا دەبێ؟ بەڵێ ئەویش باوەڕ ناکەم کاتەوە. دەستدانێت بە ڕوومانەوە نیە؟ دانەوە لەم باشتر بیت. بچین بۆ لای؟ بچین. زۆر سوپاس. سواز بۆی کە قبوڵت کرد. با بڕۆین. هەنگاومانە بۆ لای کاک ئاسۆ. ئەو بەدڵێکی گەورەوە ئامێزی بۆ سڵاوەکەمان کردەوە، بەڵام داوای لێکردین ڕوخساری نیشان نەدەین. ئێمەش گوێ لە دڵی دەگرین نەک ڕوخساری. کوانی کاک ئاسۆ؟ کاک ئاسۆ چۆنی؟ دێیە تایەرە؟ وەرە دەرناچی. هەت باشە قسە ناکەی وەرە با سەلامی بکەین. سەلام عەلەیکوم. چۆنی باش هەر دەرمە چۆ؟ چۆنی ماچێکم بەرێ؟ با ڕزقت بە. باش تەسویل ناکەم. باش. ئەمڕۆ وا مانگی ڕەمەزانە. ئەو ئامۆزای داتووە داوای لێبوردنێک و باوشێک بێ کا بکەن. قبوڵێکەی؟ دەیەوەتانی. دەوەرە. وەرە لە پێ بە خاتری ئەمە. ئیشێکی باش دەکەی چکە مەتحی تۆیان کروتیان زۆر با بڵێن ڕوو لە خوای گەورەیت. لێی تۆڕەم زۆر. لێی تۆڕە بوویت؟ زۆر ئەوانە.
چەندێکە بێگەڵ قسە ناکەن 2 ساڵ نەبوو ڕۆژێک دڵتان نەرمێ بەرامبەر ئاستێکی دومان نەرم ڕمەزان لە دڵم نەرم مسألة دلنا والله هم كسر في لقوة زميلتي بس عندك نعطني اما اللي قوانا برافو ئێستاش دەبنەوە برای ئەمڕۆی سەنە دڵ نامێنێ ئیشێکی باشمان کردوە دڵنیا بەلای خی گەورە باجر و سەواپ حیسابە بۆ هەردوو لاتە والله قوري وبرنامج هاي قوري ان شاء الله چی دڵی بۆ کەسانی کە دڵیان لێکتری عاجز بووە والله هي الدنيا اسمي خلاص وەکو تۆ دڵیان نەرم بێت ان شاء الله ان شاء الله اول عاجز رمضان كيجيك ان شاء الله هاي قوري ازرق بايداشتين بالذات والله هاي قوري برنامج كان لزو برنامج فوشتلو باشتلو اماني مثلا دلائل لسه فكرش هیچ استفادهش نمی‌کنم من اصلا برنامه هم دیگه هفته هم دەستیەوە خۆش بێت حتمما هیممەت و ئەو ئیمانی لە دڵی ئێوەدایە و ئێوە دڵتان کراوە نەبێ و بەرنامەیە نابێت ئەمە زۆر سپاسی تۆگەم کە موقفەت قبول کرد هم نوزانی برنامه اشتیاقی گۆشت اشتیاقی دەست خۆش بێ دووبارە خی گەورە ڕزقت بە ئەمە سوپاسی تۆکەی بۆی کەژاتیم بۆ لاتچکە بەڕاستی پرسیارمان کرد هەم خۆشی وتی کەسێکی باشە باوەڕ ناکەم دەست بنێ بە ڕوومانە نا والله اما ئەو قسەی کردە انا عازم دەست پێش خەربی لە بەرەم هیچ فەرقتانی ئێستا ئەو دەست گرگوێت جرەکە بۆ دووکتانە دووبارە زۆر سپاس کاک ئاسۆ و کاک عەبدوڵڵا بە تامەزرۆییەوە نیگا و قاقای پێکەنینەکانیان تێکەڵ بە هاواری بازار بوو هەمووان بەم لێبوردەیە دڵخۆش بوون ژیان بێ لێبوردەیی بەرقەرار نابێت لێبوردەیی یەکێکە لە ئاکارە جوانەکان و گەورەی مرۆڤ دەردەخات ئێمەش گەورەی ئەو مرۆڤانە نیشانی ئێوە دەدەین دەمانەوێت خۆشەویستی و لێبوردەیی لە سووچێکی دڵی هەموواندا بچەسبێت